پێویستە فێربین چۆن خۆمان ڕێک بخەین بۆ هەڵێنانەوەی هەنگاوی پتەوتر لە داهاتوودا بۆ ڕێزگرتن لە ئاخێزی جەماوەری ساڵی 98 هەتاوی ئاخێزێک کە دووجان بوو بە شۆڕشی ژن ژیان ئازادی. شیاوی ئاماژەیە ئەم بابەتە لە کاتی ڕوودانی ئەو ڕاپەڕینە مەزنەدا نووسراوە و سەبارەت بە گرنگی ناوەڕۆکەکەی جارێکی تر لێرەدا بڵاوی دەکەینەوە. زێدەڕۆیی نابێت ئەگەر بڵێن کاتێک کە مێژووی پرۆسەی ڕووخاندنی ڕژیمی کۆماری ئیسلامی نووسرا ئاخێزی خەزەڵوەر پێگەیەکی تایبەتی لەو مێژووەدا دەبێت، چونکە ئەم ئاخێزە بە قوڵی سیاسی و لە بەستێنی هەموو ئەو بارودۆخە بابەتیانەدا بوو کە بێبەشانی کۆمەڵگایەک بەرەو ڕاپەڕین دەبات. ئەوە ڕاستە کە ئاخێزی مانگی خەزەڵوەر لە درێژەی ئاخێزی مانگی بەفرامباری 96دا بوو، بەڵام دروشمەکان، بەشداربووان، داخوازیەکان و تەنانەت بەرەنگاربوونەوەی سەرکوتگەرانەی ڕژیم لەگەڵ ئەم ئاخێزە گەلەیەک جیاوازی گەورەی دەرخست. ئەگەر ئاخێزی بەفرامبار دابڕان لە هەموو ئەو وتارانە بوو کە گیان سەختانە بۆ چەندین دەیە کەش و هەوای کۆمەلگای ئێرانیان داگرپووە بە جۆرێک هەموو ڕووداوەکانی ناو کۆمەلگا بە شەڕ و کێشمەکەشی نێوان باندەکانی دەسەڵاتەوە گرێدرا بوو، ئەم ئاخێزە بە ئاشکرا دەستپێکی خۆناغێک بوو تا ئەم جارەیان خەڵک وتاری خۆیان و شەڕ و کێشمەکەشی خۆیان لەگەڵ دەسەڵاتداران بەسەر کۆمەلگادا زاڵ بکەن. ئەگەرچی مەودای زەمانی نێوان بەفرامباری 96 و خەزەڵوەری 98 لە گۆڕانکاری مێژووی کۆمەلگەیەکدا یەکجار کەمە، بەڵام ئەو هەنگاوانەی کە لەو مەوداوەیەدا هەڵگیران هەر کامیان ڕێگایەکی یەکجار دوور و درێژیان بڕی. مانگرتنی کرێکارانی هەفتەپە، فولادی ئەحواز، هێبکۆ و ئازەراب، مانگرتنی شۆفێر کامیۆنەکان و معەلیمان، ناڕزایەتی خوێندکاران، لابردنی حیجاب لەلایەن ژنانی بوێر و دروشمی نانکار ئازادی ئیدارەی شۆڕایی، هەر هەمویان نیشانەی ئەوە بوون کە لە ناخی ئەم کۆمەلگایەدا پۆتانسیێلی مەزنی ڕاپەڕینێک چاوەڕوانی چەخماخەیەکە تا سەر هەڵدەدات و گڕوتینی گشت کۆمەلگا داگرێت. ڕاگەاندنی چوونە سەرەوەی 300% قیمەتی بنزین لە 24 مانگی خەزەڵوەر ئەو چەخماخەیە بوو کە لە ماوەی چەند کاتژمێردا پتر لە 190 شاری ئێرانی ڕاپەڕات. بێبەشانی شار و دێ، پراوێزنشینان، لاوانی وەگیان هاتوو بێدا هاتوو پتر لە یەک هەفتە بەشەڕ هاتن. هێرشیان کردە سەر ناوەندەکانی بڵاوکردنەوەی خۆرافەی ڕژیم، سمبولەکانی نەزمی سەرمایەداریان ئاگر تێبەردا، کومیتەی دیفاع و یارمەتیان لە گەڕەکەکان پێکهێنا، تاکتیکی هێرشبەرانە و وشیارانەیان بۆ بڵاو پێکردنی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم بەکارهێنا. ئاکامی وەحشیگەری ڕژیم لە ماوەی هەفتەیەکدا کوژرانی پتر لە 1500 کەس و دەست بەسەرکردنی پتر لە 7000 کەس بوو کە زۆریان هێشتاش هەر لە ژێر ئەشکەنجەدان. ئەگەرچی خەڵک سەرکوت کرا، بەڵام بە دڵنیاییەوە دەتوانین بڵێن کە شکستیان نەخوارد. ئەوان پاشەکشیان کرد تا چەکەکانیان بۆ نەبەردەکانی داهاتوو ئامادە بکەنەوە. سەرانی ڕژیم ئەم ئاخێزەیان فیتنەی ئاژاوە گێڕان ناولێنا کە گۆیە لە دەرەوەی سنوورەکانەوە ڕێکخراوە. بەڵام خەڵک لە ناو ڕیزەکانی خۆیاندا ئەو تارماییانەی کە گۆیە لە دەرەوەی سنوورەکانەوە هات بوون نەدەبینی. خەڵک لە پەنا خۆیانەوە هاوساکانیان، کرێکار لە پاڵ دەستیەوە هاوکاری ناڕازی خۆی، خوێندکار هاوکلاسیەکانی خۆی، معەلیمان هاوکاران و شاگردانی خۆیانیان دەبینیەوە. کاتێکیش کە وێنەی ژمارەیەک لە قوربانیانی ڕژیم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بووە، کاتێک کە بنەماڵەی قوربانیان سەرەڕای قەدەغەبوونی بەڕێوەبردنی هەموو جۆر ڕێوڕسمێک، کوژران و بەندکرانی ئازیزانیان ڕاگەیاند، دەرکەوت کە هیچ تارماییەک لە نیوە شەوی 24 خەزەڵوەر و لە جەریانی نەبەردی ڕۆژانی داهاتوودا لە سنوورەکانەوە تێنەپەڕیوە تا بێت و ئەم ئاخێزە ڕێک بخات. لە ڕاستیدا داخوازیەکانی خەڵک ئەوەندە لەگەڵ ئۆپۆزیسیۆنی خوازیاری ڕووخاندنی کۆماری ئیسلامی ناتەبا بوو کە نەتەنیا ئەوان بەڵکو تارماییەکانیشیان
نیانوێرا سنوورەکان ببەزێن و لەو ئاخێزەدا بەشداری بکەن. لە ڕاستیدا بێبەشان لاوانی وەگیان هاتوو پراوێز نشینان کە لە مەودای نێوان ئاخێزی بەفرامباری 96 تا خەزەڵوەری 98 هەزاران ناڕەزایەتی و مانگرتنی کرێکاران، معەلیمان، ماڵ بە تاڵانچوان، خانەنشین و ژنانیان دیت بوو و لە هێندێک لەو مانگرتن و ناڕەزایەتیانەدا بەشدار بوون. ئەم جاریان هاتبوونە مەیدان و ببوونە ئەکتەری سەرەکی مەیدانی نەبەرد. ئەم ڕژیمە خەڵکی لە پانتایی ملیۆنیدا بەرەو هەژاری تۆخ بردبوو. ئەم ڕژیمە هەموو ڕۆژێ کاڵا ئەساسیەکانی سەرسفرەی خەڵکی بە تاڵان بردبوو. ئەم ڕژیمە منداڵانی لە باشترین ساڵەکانی تەمەنیاندا لە جیات ڕۆیشتن بۆ مەدرسە کرد بووە منداڵانی کار و سەرشەقام. قەیرانی ئابووری لەوەها پانتاییەکدا کۆمەڵگای لە خۆدا نخم کردبوو کە هیچ تاکتیک و فروفێڵێک لەلایەن ڕژیمەوە نەیدەتوانی داماویەکانی داپۆشێ. سەرانی ڕژیم خۆیان دانیان بەوە دادنا کە ناوەندەکانی بەرهەمهێنان و پیشەسازی یەک لە دوای یەکدا دەخرێ و لە ئاکامدا دەیان هەزار کرێکار ئاوارەی سەرشقامەکان بوون. خۆیان ڕایانگەیاند کە ئاماری پراوێز نشینان گەیشتۆتە 24 ملیۆن کەس و لە جەرگەی ئەم بارودۆخەشدا کرێکاران بەڕوونی دەیانبینی کە چۆن حەقدەستە مەمرە و مەژیەکانیان لەلایەن خاوەنکارەکانەوە بە بیانووی نابوتبوونی ناوەندەکانیانەوە دەفەوتێ. خانەنشینان دەیانبینی کە سندوقەکانی تەمینی ئیجتیماعی و سندوقەکانی خانەنشینی لەلایەن دەوڵەتەوە بۆ قەرەبووکردنەوەی کەسری بوجە بە تاڵان دەبردرێ و هاوکات هەموو ڕۆژێ هەواڵی گەندەڵی و دزی ملیاردیان دەبیست. کەوابوو هیچ دەلیلێک بوونی نەبوو کە ببنە تەماشاچی قوربانی بوونی خۆیان. هەر ئەم جەماوەرە ناڕازیە لە پانتاییەکی بەریندا بە یەک هەفتە خەویان لە چاوی ڕژیم تاراند و ڕژیم بەخۆفەوە ماشێنی سەرکوتەکەی وەڕێخست. بەڵام سەرکوتی ئەم ئاخێزە بە مانای شکستی جەماوەری وەگیان هاتوو نەبوو. ئەم ئاخێزە ئەگەر لەلایەکەوە سەرکەوتنی ئامانجخوازی و شۆڕشگێڕی، سەرکەوتنی هاوپشتی و مقاومەتی بوێرانە بوو، لەلایەکی دیکەوە داماوی ئەم ڕژیمە دژەمرۆیەی بۆ هەمووان وەدەرخست کە بێجگە لە زمانی گولە بە هیچ زمانێکی دیکە ناتوانێت لەگەڵ جەماوەری ناڕازی بدوێ. هەڵبەت ئەوەش یەکێک لە دەرسە گەورەکانی ئەم ئاخێزە بوو. ئەگەر پێویستە مۆرەی کۆتایی لە پراوێز نشینی و کاری منداڵان بدرێت، ئەگەر خانەنشینان لە تەمەنی بە ساڵاچوویدا نابێت دیسان ناچار بە کارکردن ببنەوە، ئەگەر خوڵقێنەرانی سەروەت پێویستە ببنە خاوەنانی کارخانە و کارگاکان، ئەگەر پێویستە زانست جێگای خورافە بگرێتەوە، ئەگەر بێدادگایی دەسەڵاتداران پێویستە ببێتە دادگای بە دوواداچوونی جەنایەتەکانیان و دەیان ئەگەری دیکە، کەوابوو ڕێگایەک بێجگە لە بەرەنگاربوونەوەی سەرتاسەری و بەزەبری هێز لەگەڵ ئەم ڕژیمە بوونی نییە. هەڵبەت ئەم بەرەنگاربوونەوەیە دوایین نەبەر لە دوایین سەنگەردا دەبێت. لە ئێستادا پێویستە نەبەردی دیکە ڕێک بخرێت و سەنگەری دیکە هەنگاو بە هەنگاو فتح بکرێت. پێویستە فێر بین کە شەقام و کارخانە نابێ بە جیا خەبات بکەن. پێویستە فێر بین کە چۆن ڕێکخراوە سەرتاسەریەکان، کومیتەکانی مانگرتن، کومیتەی گەڕەکەکان پێک بێنی. پێویستە فێری ئەوە بین ئەگەر چینی کرێکاری شۆڕشگێڕ ڕێبەری کارخانە و شەقام بێت، ڕێگە نادات کە بەرهەمی گیانبازیەکانی خەڵک بکەوێتە دەستی ئۆپۆزیسیۆنی بورژوازیەوە.